بەردەوامی قەیرانی درێژخایەنی موچە و بێباچی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ئازگوزەرانی هاوڵاتی و موچەخۆران زۆرینەی خێزانەکانی هەرێمی کوردستانی خستۆتە ژێرباری قەرزداری و گوزەرانی سەخت. دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دۆخێکی بۆ هاوڵاتیان خوڵقاندووە کەوا هەردووکان و بازارێک دەچیت دەفتەرەکانی قەرز بەدەیان و سەدان هاوڵاتیان قەرزیان تیادا تۆمار کراوە. تاوەکو ئێستاش ئاسۆیەکی ڕوون دیار نییە کەوا هاوڵاتیان ئەم قەیرانە سەختە داراییە تێبپەڕێنن. زیاتر لە 10 ساڵە لە هەرێمی کوردستان بە ناوی قەیرانی داراییەوە کێشە و بارگرانی بۆ خەڵک دروست دەکرێت. بە جۆرێک ئەو بارگرانی دەسەڵات خستوێتە سەرشانی هاوڵاتیان تەنانەت ئاشتی کۆمەڵایەتی و شیرازەی خێزانەکانیشی تێکداوە. ئەگەر عێراقیش نینار بە ئەوانی خۆمان ئەگەر لە ماڵی خۆشیان بەخشیبان لە دەفتەرەکانی خۆیان لە فێلاکانی خۆیان فرۆشت بە کردمانە خزمەتی خەڵکە باشتر بوو قازاندیشیانە کرد دۆستایەتی میلەتیان دروستە کە دەزانێت بەڵام زارێکی بەو نوع پێیان دروست نابێتەوە بەڕاستی چاوم لێکە بەخۆدا بستنەوە بەڕاستی و بەتەمان موچەیەک و دوو موچە لە خەڵکە نەگەڕێن ئەو خەڵکە ماڵی وێران بۆ خەڵکە کەدوتە ناوژان بەڕاستی هەموو شەو و ڕۆژی ژانە ئەوەی ئێمە ئەزانین لەو تەلەفۆنێکە بمانێ دوێنێ گەنجێک هاتووە لە سۆران هاتووە بۆ لای من دەڵێ مامۆستا وا خەریکە لە برسان ژیانە دەم بەڕاستی گیان دەم بڵێ هیچم نییە نەخۆشم هەیە ناتوان بیمە دکتۆر یەک عیلاجی بۆ بکڕم. یعنی ئەگەر بێباچی و کەمتەر خەمی حکوومەت و دەسەڵاتی کوردی نەبووە ئەو وەزعانە هەموارەی دروست نەکردبە خەڵکیش تووشی ئەو دۆخە نابوو کە ئێستا تێکەوتووە. یعنی زیاتر بەرپرسی یەکەم بەرپرسی سەرەکی لە نەبوونی و لە گرفتی لە گیرگرتەکانی ئێستای کۆمەڵگا حکوومەت و دەسەڵاتی کوردیە بەڵام سوپاس بۆخوا کە خەڵکی قەسرێ هاوکاری یەکترن بۆ دەربازبوون لە وەزعی کە تێکەوتووە. بەهۆی دۆخی سەختی دارایی و وەک ڕێزێک بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان بەشێک لە خاوەن موڵکەکانی ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی لە کرێی ئەم مانگەیان خۆش بوون. لای خۆیانەوە دوکاندارانیش دەستی هاوکاریان بۆ خەڵکی کەم دەرامەت درێژ کردووە ئەمما سەرباری ئەوەی ڕۆژانە پێویستی و کەلوپەل بە قەرز بە هاوڵاتیان دەدەن و ئێمە لە خزمەت تەواوی هاوڵاتیان داین بە پەیدانی قەرز چونکە دڵنیاین ئەو خەڵکە خۆشەویستە لەگەڵ هاتنی موچەکانیان پارەکانمان بۆ دەگەڕێنەوە بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک مانجی ڕابردوو 400,000 لەلای ئێمە بووبی ئەو مانگە بوویتە 800,000. ئێمە وەکو دوکاندار وەکو خەڵکی قەسرێ هەمیشە یەکدی بە هاواری یەکدی واسوینە ینی لە هەموو ڕۆکانەوە ئینجا ئیشاڵڵا ئەوەش کاتیە و تێئەپەڕی گەلی کوردستان ڕاپەڕینی بۆ ئەوە کرد کە خۆی حکمی خۆی بکات و ژیانێکی شەڕەفمەندانە بەسەر بەرێت بەڵام لە سای حیزبە دەسەڵاتدارەکانەوە سەرڕای داهاتی بێشومار ژیان و گوزەرانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە سەختی و ناخۆشیە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.